گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز خدر ئەلیاس شرۆڤەکاری سیاسیە ڕاستەوخۆ لە پارێزگای دیالە لەگەڵمانە. بەڕێز خدر زۆر سپاس کە میوانی کوردستان 24 ئەگەر پاکێجەکەی هاوکارم هێمنت بینی بێت ئاسایی ئەم دیمەنانە دیمەنی یەکێک لە پارێزگا گەورەکانی عێراق بێ؟ نعم البداية مساء الخير وتحية طيبة لجنابكم ولكنال كتانو سلااو لە بینەران و میوانەکانتان سەرەتا ئەوەی لە باری پارێزگای دیالەوەیە جێگەی داخ و نیگەرانیە بە شێوەیەک بە دۆخێکدا تێدەپەڕێت دیار نییە چۆنیشە دیالە لە هەموو ماوەیەک هەڵبژاردندا ململانەی ڕکابەری سیاسی و هەڵبژاردن تێدا بەڕێوە دەچێت و دەکرێت دەگاتە ئاستێک کە بەریەکەوتن نێوان لایەنە سیاسیەکان و کەسایەتە سیاسیەکان ڕوودەدات جێگەی داخە ئەم ڕکابەریە سیاسی و هەڵبژاردنە لە واقعدا وەرگێڕانی بۆ ناکرێت تەنیا بەریەکەوتنە ئەو بەریەکەوتنەش کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان دەبێت لە پارێزگای دیالەدا ئەمە بابەتەکەی دیکەش ئەوەیە کە بابەتێکی گرنگیشە تەنانەت ئەو ململانی ڕکابەریە سیاسیەکە لە پارێزگای دیالە دەکرێت با بڵین کە لە گۆڕەپانی هەڵبژاردنە وەرگێڕانی بۆ دەکرێت ئەو کاتێک کە دەبینین لەسەر کارنامەی هەڵبژاردندا ململانی بۆ ناکرێت یاخود لەسەر ململانەیەک بۆ کامل لایەن کارنامەی هەڵبژاردننی ڕێک و پێکی دەبێت بۆ دەنگدەر بەڵکو بە شێوەی بەریەکەوتن دەردەکەوێت ئەم بابەتێکی دیکەش ئەوەیە لە پارێزگای دیالەدا بەهۆی حکومڕانی بنەماڵەکان ئەمە لە ماوەیەکدا لە ڕابردووش بوونی هەبووە و بێڕەچاوکردنی کەسایەتیەکان کە ئەوانەی لە ڕووی پیشەی دەتوانیان هەیە یاخود کەسانی تێگەیشتون لە پارێزگای دیالە تەنیا حکومڕانی بنەماڵە و کەسایەتی لەو پارێزگایە دەرکەوتووە هەر بنەماڵە و خێزانێک خۆیان بۆ خۆیانە کەسایەتی ئەکادمیش یاخود ئەو گەنجانێک کە گرنگی بە کاروباری سیاسی دەدەن و خواست و ویست و ئاواتیان هەیە یاخود دەیانەوێت بگەنە پێگە و پۆستی سڤیل و سیاسی کەواتە ئەتەوێ بڵێ دیالە بۆتە قوربانی ململانێ سیاسیەکان و لەگەڵ ململانەی نێوان بنەماڵە گەورەکانی دیالە؟ بڵێ بەداخەوەی ڕوویداوە لە پارێزگای دیالە بەم شێوەیە بۆتە حکومڕانی و خێزان و بنەماڵە ئێمە وەکو کەسایەتی و گەنج گرنگی بە کاروباری سیاسی دەدەین کەسایەتی ئەکادمی هەندانەوێت بە گوێرەی توانای خۆیان هەوڵ بدەن وێنە و دیمێنێکی باشی پارێزگای دیالە بۆ پارێزگاکانی دیکە بگوازینەوە و هەوڵ دەدەین ئەم دیمەنە هزریە دروست بکەین کە ئێستا لەسەر شێوازی حکومڕانی بنەماڵەی لە پارێزگایە ئەو گەنجانەی خواستیان هەیە دەیانێت گۆڕانکاری بکرێت بۆ نمونە پارێزگاکە گۆڕانکاری بەسەردا بکرێت دەبێت ئەو وێنەش لە هزری باشە بۆچی ئەم پارێزگایە بەم شێوەیە پەراوێز خراوە؟ بەڵێ زۆر سپاس بۆ پرسیارەکە زۆر گرنگە بەهۆی پێگەی جیۆسیاسی پارێزگاکەیە پارێزگایەکە سنووری هەیە لەگەڵ با بڵین پارێزگایەکە سنووری لەگەڵ پارێزگای دیکە وڵاتانی دراوسێ هەیە دەستوەردانی دەرەکی و هەژمونی سیاسی لە دەروەوەی پارێزگاکە بۆ سەر و پارێزگایە لە ڕادەبەدەرە ئەو دەسەڵاتە ئەو هەژبوونە دەرەکیە کۆنتترۆلی بڕیارەکانی و پارێزگای کردووە و دەسوەردانی سیاسی دەرەکی کۆنتترۆلی بڕیارەکانی و پارێزگایە دەکات بێ ئەوەی ڕەچاوی هاوڵاتیان بکات هاوڵاتیانی پارێزگای دیالەی لە یاد کردووە کە دانیشتوانی ئەو پارێزگایان و خزمەت گوزاریان بۆ دابین ناکات ئەو هاوڵاتیانە پشتگوێ خراون لە خزمەت گوزاری تەندروستی کۆمەڵایەتی پەروەردە فێرکردن خزمەت گوزاریەکان خراپن تا دێت ئەو پارێزگایە زیاتر بەرەو دواوە دەڕوات و لە ڕووی پەروەردەوە خزمەت گوزاری پەروەردە پێویستی بە شۆڕشێکە ئەو پارێزگای پێویستی بە شۆڕشێکە بۆی لە ڕووی
هۆشداری و وریایی و لە ڕووی پەروەردەوە جارێکی دیکە بکەوێتەوە سەر پێی خۆی لە ڕووی خزمەتگوزاری دیکەش با بڵین لە ڕابردوو ئەو پارێزگایە سەبەتەی خۆراک بوو بۆ پارێزگاکانی دیکە ئەو پارێزگایە پارێزگای دیالە بەناوبانگ بوو بۆ بەشێک لە بەروبوومەکان و بەرهەمە خۆراکیەکان و بەروبوومەکان لەسەر بەرهەمەکان لەسەر ئاستی پیشەسازیش بە هەماشەوە بەڵام ئێستا دیالە لە بڕیاری سیاسیدا پراوێز خراوە ڕێگە نادرێت گەنج ڕۆڵی هەبێت هیواخوازین ئێستا و لە ئایندەش دیالە بگەڕێنەوە بۆ گرنگی کە لە عێراقدا هەیبووە ئەمە تەنیا بەهۆی ململانەی سیاسیەکانەوە یاخود ململانەی مەسەبی شەیە لە پارێزگای دیالە هیچ ململانەی کۆمەڵایەتی نیە لەنێو دیالە ئەو کۆمەڵگەی لە دیالەتدا هەیە کۆمەڵگەیەکە شیرازەی خۆی پاراستووە بەڕێز خدر مەبەستم ململانەی مەسهەبی بوو مەبەستم ململانەی نێوان لایەنە شیعەکان و سوننەکان بوو ئایا بەهۆیەوەی کە پارێزگای دیالە زیاتر پارێزگایەکی سوننە نشینە پراوێز خراوە بەڵێ بەڵێ ئەو ململانەیانە ململانەی سیاسی کە لە پارێزگای دیالەدا هەیە زیاتر لە لایەنێکی سیاسیدا تێیدا بەشدارن لە کارنامەی هەڵبژاردندا وەرگێڕانی بۆ ناکرێت بەو شێوە ڕنگ ناداتەوە و خزمەت بە هاوڵاتی دیالە ناکات بەڵکو بە شێوەیە کە گوتاری توندوتیژە گوتاری مەزهەبیە ڕەگەزپەرستیە ئەو گوتارانە زیان بە کەسایەتیەکان دەگەینێت دەبین ئەو کەسانەی نوێنەرایەتی ئەو پارێزگایە دەکەن یاخود هەر کەسێک کە نوێنەرایەتی دیالە دەکات و خەڵکی دیالە بێت دەبێت بە شێوەیەک نوێنەرایەتی بکات ڕێک و پێک بێت بە شێوەیەک ڕێز لێگیرا و لۆژیک بێت نەک گوتارەکانی ڕەگەزپەرستانە و مەزهەبیانە بێت نەخێر ئێمە وەکو گەنج بڕوامان وایە هەمیشە دووپاتشی دەکەینەوە دیالە سڤیلە مەدەنیە بە هەمان شێوەش بە مەدەنی دەمینێتەوە کار دەکەین دیالە ڕۆڵێکی بەرەیی و محوەری هەبێت لە عێراقدا دیالە تایفەگەری تێدا نییە نابێت ڕەگەزپەرستی هەبێت کە وا لە لایەنەکانی دیکەش بکات لە پێگەیەکی ڕەگەزپەرستی و تایفی دابن و چەکیان لەدەست بێت و لە ژێر دەسەڵاتی حکوومەتدا نەمێنن بەڵکو دەبێت دیالە مەدەنی بێت زۆر سپاس دەکەم بەڕێز خدر ئەلیاس شرۆڤەکاری سیاسی لە دیالە ڕاستەوخۆ میوانی کوردستان 24 بوویت